إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أيها المسلمون، يقول الله تعالى في كتابه الكريم: وعد الله المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ومساكن طيبة في جنات عدن ورضوان من الله أكبر ذلك هو الفوز العظيم. خۆشەویستەکانم، خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە وعد بە ئیمانداران ئەدا لە ژنان و لە پیاوان بە بەهەشتێلێک کە ڕووبارەکان بەژێریا تێپەڕێ و بە هەتاهەتایی تایە ئەمێننەوە و لەناو ئەو بەهەشتانەیە خوای تەعالا ماڵ و خانوویەکی بۆ ئەوان دروست کردووە کە خشتێکی لە زیوە و خشتێکی لە ئاڵتون و بەردەکەشی لؤلؤ و یاقوتە و قوڕەکەشی زەعفەرانە. هەر کەسێ بچێتە ناو ئەو بەهەشتەوە ئیتر لە خۆشیەکی هەتاهەتاییە ئەژێ و هەرگیز بێ ئومێد نابێ و بێتاقەت نابێ. بە هەتاهەتایی تایە ئەمێنێتەوە و مەرگ و نەخۆشی و ئەو شتانە نابینێ جارێکی تر. هەرگیز گەنجێتی لەدەست نادا، یعنی هەر کەسێ بچێتە ناو ئەو بەهەشتانەوە گەنجە بێتەوە و بە گەنجی خوای گەورە ئیخاتە بەهەشتەوە و هەرگیز پیرێتی بەسەرا نایێ. ئەوەی کە نەفس حەزی لێەکە خوای تەعالا بە ئەوان ئەیبەخشێ. ئەوەی کە چاو نەیبینیوە و بە گوێیان نەهاتووە و یعنی هەرگیز گوێ نەیبیستووە و هەرگیز چاو نەیبینیوە و هەرگیز بە خوتورەی دڵانیشان نەهاتووە لەوێ، خوای تەعالا بۆ ئیمانداران ئامادەی کردووە. کەوابوو ئەو ماڵە جوانانەی کە خوای تەعالا ئامادەی کردووە بۆ ئیمانداران، ئێمە چۆن هەوڵ بدەین لەو ماڵەمان دەستکەوێ؟ بە چی کارێک بە چی کردارێک ئێمە ئەتوانین ماڵێکی جوانتر لە بەهەشتا بەدەست بێنین؟ هەندێ هۆکار هەیە خۆشەویستەکانم، من یەکدوانێکی عەرزی بەڕێستانەکەم کە ئینسان بەکردنی ئەو کارانەوە بە کۆششکردن ئەتوانێت ئەو ماڵانەی دەستکەوێت لە بەهەشتا. یەکەمیان خۆشەویستەکانم ئیمانهێنانە بە خوای پەروەردگار و سووربوونە لەسەر کردەوەی چاک و گفتاری پاک و خاوێن. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: والذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الجنة هم فيها خالدون. هەر کەسێ باوەڕی هێنا بەخوا و بە پێغەمبەرانی خوا و بە کتێبەکانی خوای پەروەردگار و بەوەی کە خوای تەعالا فەرمانی کردووە ئینسان ئیمانی پێبێنێ، هەر کەسێ ئیمانی پێبێنێ بەڕاستی ئەوانە ئەبن بە خاوەنی بەهەشت. ئەوەی حەزی لێ ئەکەن خوای تەعالا پێیان ئەبەخشێ. وهم في الغرفات آمنون. ئەوان لە ماڵەکانی بەهەشتا ئامین و
لە خۆشی و لە ژیانێکی پڕ لە ئەمن و ئاساییشە ئەژێن کە هیچ ترس و بیمێکیان بەسەرەوە نییە ئیتر دووبارە. خاتو خەدیجە خانەوادەی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەموو ماڵ و سامان و ژیانی خۆی هەیە کردی بە قوربانی ئاینی پیرۆزی پەروەردگار. لە حەدیثێکە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبريل دێ بۆ لای پێ ئەفەرمێ يا رسول الله هذه خديجة قد أتتك، أي پێغەمبەری خوا ئەوە خەدیجەیە و دێ بۆ لات ئێستا، فاقرأ عليها السلام من ربها عز وجل، سلامي خواي پەروەردگارتی پێ بگەێنە و سلامي منیشی پێ بگەێنە ومني وبشرها ببيت في الجنة من قصب لا صخب فيه ولا نصب. مجدەی بدەرێ کە خوای تەعالا ماڵێکی بۆ دروست کردووە لە ناوی بەهەشتا کە هەرگیز جارێکی تر ئیتر ناخۆشی و ماندووبوونی تیان نییە. خوای تەعالا ئامادەی کردووە بۆ خەدیجەی خێزانت. کەوابوو ئیمانهێنان باوەڕهێنان بەخوا و شوێنکەوتنی ڕاستەقینەی پەیامەکەی خوای پەروەردگار هۆکاری یەکەمە بۆ بەدەستهێنانی ئەو ماڵانەی کە خوای تەعالا ئامادەی کردووە لە بەهەشتا بۆ بەندە ڕاستەقینەکانی. دروستکردنی مزگەوت بناء المساجد من الأعمال العظيمة التي يبني الله تعالى لصاحبها بيتا في الجنة. كخواي تعالى هر كسيك مال بو خوا دروسكا، خواي تعالى ماليكي بو دروسكا لبهشتا. بيغمري خوشوي صلى الله عليه وسلم أفرمي من بنى مسجدا لله بنى الله له في الجنة مثله. هر كسيك مالك بو خواي پروردگار دروسكات كخلقي تيايا عبادتي خوا بكنو پروردي پيامي خوا بنتيايا خواي تعالى مالكي بو دروسكا لبهشتا. وهروها مالكاني خوا زور بيروز و زور مباركن بويا هر كسيك هاتو چوي مالكاني خوا بكاو بپاكي مالكاني خوا را بگريو تيايا شتێک نەکا مخالفەی شریعەتی خوا بێ بەڵکو حرمەتی ئەو ماڵە بپارێزێ، پاکی و خاوێنی ئەو ماڵە بپارێزێ. ئەو کەسانش ئەگەر نەتوانن پارەیان نەبێ ئیمکانیاتان نەبێ ماڵ بۆ خوا دروست بکەن و ئاوەدانی کەنەوە، ئەتوانن ماڵەکانی خوا ئاوەدان کەنەوە بە عیبادەت و بە تاعەت. ئەوانش خوای تەعالا ماڵیان بۆ دروستەکە لە بەهەشتا وكو بيغمر أفرمي صلى الله عليه وسلم من غدا إلى المسجد أو راح أعد الله له في الجنة نزلا كلما غدا أو راح. هر كسي برابو مالكاني خوا ما بستي رزامندي خوا بي ما بستي أو بيتيايا خوا پرستی بکا هر کاتێک دەرئەچێ بۆ مزگەوت خوای تەعالا بە مەلایکەکان ئەفەرمێ ماڵەکەی بۆ ئامادە بکەن لە بەهەشتا و هەر کاتێکیش ئەگەڕێتەوە بە هەمان شێوە. کەوابوو ئەگەر کەسێ بتوانێ ماڵ بۆ خوا دروست بکە ئەتوانێ ئەو خانوانە بەدەست بێنێ، ئەگەر نەیتوانی و ئیمکانیاتی نەبوو ئەتوانێت ماڵەکانی خوا ئاوەدان بکاتەوە، هەمان ئەجر و پاداشتی دەسەکەوێ. هەروەها هەر کەسێک بتوانێ پارێزگاری بکات لە نوێژە سونەتەکان، ئەو نوێژانەی کە مؤکدەن لەگەڵ نوێژە فەرزەکانە، هەر کەسێ بتوانێ. طبعا نوێژ لەوپایەیەکی زۆر زۆر گەورەی هەیە لە ئیسلامە. نوێژ ڕوکنی ئاعزەمی ئیسلامە. هەر کەسێ بتوانێ پارێزگاری لە نوێژەکانی بکە، زۆر زۆر کارێکی گەورە و پیرۆزی ئەنجام داوە. توانێتی پارێزگاری لە ئیسلامەتی و لە ئیمانی خۆی بکە، بەڵام ئەگەر ئەو کەسە بۆ پاراستنی بۆ پارێزگاری لە نوێژەکانی بتوانێت قەڵغانێکی بە دەورا دروست بکە. ئێمە نوێژە فەرزەکان خۆشەویستەکانم
نوێژە فەرزەکان گرنگترین نوێژن، بەڵام بۆ پاراستنی فەرزەکان بە دەوریا هەندێک سونەت هەیە ئەگەر ئەنجامی بدەی ئەوە هەرگیز تۆ ئەگەر بتوانی پارێزگاری لە نوێژە سونەتەکان بکەی ئەوە بە تەکید هەرگیز نایەلی نوێژت بفەوتێ، نوێژە فەرزەکانت بفەوتێ. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ: ما من عبد مسلم يصلي لله كل يوم 12 ركعة تطوعا غير فريضة إلا بنى الله له بيتا في الجنة. هر إيمان داري بتواني پارێزگاری لە 12 نوێژ ڕکات، 12 ڕکاتی نوێژ بکە جگە لە فەرزەکان لە شەو ڕۆژێکە. هەر کەسێ بتوانێ پارێزگاری لە 12 ڕکاتی نوێژ بکە جگە لە فەرزەکان، خوای تەعالا ماڵێکی بۆ دروستەکە لە بەهەشتە. ئەو نوێژانەیش خۆشەویستەکانم بریتین لە 2 ڕکاتی پێشی نوێژی بەیانی، 4 ڕکاتی پێشی نوێژی نیمەڕۆ، 2 ڕکاتی دوای نوێژی نیمەڕۆ، 2 ڕکاتی پاش نوێژی مەغریب، 2 ڕکاتی پاش نوێژی عیشا. ئەمانە سنەتی مؤکدن، پارێزگاری کردنیان ئەبێتە مایە ئەوەی ماڵێکت بۆ دروست بکرێ لە بەهەشتا. خۆ سنەتی تریش هەیە، بەس ئەمانە تایبەتن. ڕەوشتی جوان و ئەخلاقی جوان هۆکارێکن لەو هۆکارانەی کە خوای تەعالا ماڵێکت بۆ دروستکە لە بەهەشتا. گوێ بگرن لەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویست ئەفەرمێ: أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا. أفرمي من كفالتي مالك أكم بو هر يك لأيوة، كفالتي مالك أكم خانويك قصرك جوان لبني بهشتا بو هر كسيك لأيوة اگر واز لمناقشه و لمجادله بمعنى بينه اگر چی لسر حقیش بي مجادله كأم بيه او ببزينه اويش بيه ام ببزينه هر دگيان جوال لحق نقرن هر كسي واز لو مجادله بينه پیغمبر صلى الله عليه وسلم كفالتي مالكي بو كردوه كخواي قورا بوي دروسكا لبني بهشتا. وببيت في وسط الجنة لمن ترك الكذب وإن كان مازحا. وبمالكيش يعني ضمانتي مالكيشي بو أكم للاين خواي پروردگار وبيغمبر أفرمي صلى الله عليه وسلم مالك لنا وراسي بهشتا، يعني بهشت برزة أونده درجاته. مالك لبني بهشتا بو هر كسيك يعني لخواري ولقاتي خواري وبو هر كسيك كوا واز لمجادله بينه مجادله اويا كوا عرزم كردن هر كسي بيه برانبركي خوي ببزينه بلام تو كبرسيار اكي بوتي جيشتن او مجادله نيه او مناقشه كي حقه اتوي تيبغي تو اتوي لا تيبغي اي شيء لا تو تيبغي هر كامتان حقتان بو دركو شوين يكون اويان حقه وباكه وجوانا بس اوي تريان كمن بما تو ببزينم توش بت من ببزيني وكسمان جوابو حق نقرين او مجادليك عقيمه پیغمبر صلى الله عليه وسلم افرمي ضمانتي مالك كم لبني بهشتا بو هر كسي وازي لبيني اگر چي لسر حقيش به وضمانتي مالك كان لبهشتا لناو راسي بهشتا لبلكاني ناو راسي بهشتا هر كسي واز لدرو بيني اگر چي بقالطي شو به چونکە خەڵکانێک کەن برابر ڕێزەکانم درۆ ئەکەن على ئەساس بۆ پێکەنین بۆ ئەوەی خەڵک پێ بکەنێ ئەو هەموو نوکتە بەلاش و بێتامەی کە لەسەر یەکتری ئەم عەشرەت لەسەر ئەو عەشرەت ئەم شار لەسەر ئەو شار کشتیشی درۆیە هەڵێوەسن ئەوە ئەبێتە ئەوەی کەوا ئەو ماڵەت لە دەست دەربچێ. وهروها پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم وببيت في أعلى الجنة لمن حسن خلقه. وضمانتي مالك أكم للاين خواي پروردگاروا بو هر كسيك روشتي جوان بي أخلاقي جوان بي لباني بهشتا يعني لسروي بهشت لدرجة برزكاني بهشتا خواي تعالى مالكي بو أكا أجر بيتو أخلاقي جوان بي
لحديث ترها تو بيغمر فرمي صلى الله عليه وسلم هل نزيك لما أفرمي إن في الجنة غرفا يرى باطنها من ظاهرها وظاهرها من باطنها يعني ماڵێ لەکێ لە بەهەشتا خوای تعالى ئامادەی کردووە زۆر زۆر جوانە لە ناوەوە دەرئەبینرێ لە دەریشەوە ناو ئەبینرێ ئەمە خوای تعالى بۆ چی ئامادەی کردووە ئەم قەسرە بێوێنانە کە ئێستا نمونەیەکی بەسیتی لەم دنیاە هەیە عالم هەمووی عاشقی بووە و دینی خۆی و قیامەتی خۆی و دنیای خۆی شێفەوتێنێ لە پێناوی ئەو قەسرانە خوای تعالى بۆ چی ئامادەی کردووە بۆ ئەوانەی لمن أطعم الطعام بۆ ئەوەی کەوا خواردن با بە فەقیر و هەژاران یان هەر فەقیر و هەژارانیشی لێرە دیاری نەکردووە بەڕاستی بەڵام بە معنای یەکەم بەری ئەوانەکەوێ هەر کەسێ خواردن بدە یعنی میێوانداری خەڵق بکە بەخشیندە بێ وألان الكلام وقسەی شیرین بێ قسەی نەرم بێ زبر نەوێ لە قسەکردنە وتابع الصيام وبردوام بێ لەسەر ڕۆژوگرتن وصلى والناس نيام وبردوامش بێ لەسەر شەو نوێژی کاتێک کە خەڵق خەوتووە هەروەها خۆشەویستەکانم لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أفرمي من عاد مريضا أو زار أخا له في الله ناداه مناد أن طبت وطابت ممشاك وتبوأت من الجنة منزلا ملائكة دعابو أو كسانأك كأم صفاتان تيابي ملائكة خواد دعايان بوكا كخواي تعالى بهشتيان بو برازينيتو مال جوانكاني بهشتيان بنصيب بك كين أوانا هر كسيك سرداني نخوشك بك مريضة حتى نخوشكي دياري نكردوا خزمت بي غريبة بي حتى دياري نكردوا مسلمان بيان كافر بي من عاد مريضة هر كسي سرداني نخوش بك أو زار أخا له في الله يا سرداني برايكي مسلماني بك لبر خاطري خوا برايتي كان هبي لبر خاطري خوا هيج مصلحتك دنياي تيانا بي اگر سرداني بك خواي تعالى ملائكه لك دانا الدعاء خيري بوبكن كوا خوا مالك لبهشت بو دروس كاو بي رازينيتوا لكوتايا خواي تعالى أفرمي والذين آمنوا وعملوا الصالحات لنبوئنهم من الجنة غرفا تجري من تحتها الأنهار خالدين فيها نعم أجر العاملين الذين صبروا وعلى ربهم يتوكلون خواي تعالى أو بهشت الرازاواني آماده كردوه بو إيمان داريلك كعملي صالح بكنو كردوي جوان بكنو آرام قربن لسرنا راحتكاني دنيا وبشت بخواي قورب وسنو جوب بشتكاني ترندن لم دنيا چند قرن قبرا بالرزكانم إنسان إيماني هنا عملي صالح بك پاشان آرام قربي وبشت بخواي قورب بسي أما السبب بو أويك خواي تعالى أو بهشت جوان ورازاوانا بك بنصيبي يا ربي خوايا بهشت بنصيبي همومان بكي يا ربي او مال جواناني بهشت بنصيب من بكي يا ربي خوايا بو خاطرنا وجوانكاني خود بو خاطر اسمي عظمي خود خوايا هدايتي همولايك من بدي بو ايمان وكردوي تشاك وعملي صالح يا رب العالمين بو قفتاري صالح وتشاك يا رب العالمين يا ربي خوايا بو خاطرنا وجوانكاني خود بمان كي بهاوري بيغمبران هاوڕێی ڕاستگۆیان هاوڕێی شەهیدان و پیاوچاکان یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین ئیسلاحی حاڵمان بکەی هیدایەتی دایک و باوک و برا و خوشک و خێزان و ماڵ و مناڵمان بدەی یا ربی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین ئیسلاحی حاڵمان بکەی يا ربي رزق الروزي برفراوان من بنصيب بكي يا ربي خوايا دنيا من بو بكي تبهشتك هر لم دنيايا يا رب العالمين بشيوازك بجين كتو من الرازي أبي يا رب العالمين هرجيز كارو كردويلك نكين كتو من ليبرانجيني يا ربي خوايا بخاتنا وجوانا كاني خود كار بدستان من إصلاح بكي يا ربي ولات من برل أمن آسايج بكي دوري خيتا ولا تفريقة ولا دوبركي ولا ناخوشي يا رب العالمين دوري خيتا ولا قاتو قري وقراني يا رب العالمين آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدي محمد وعلى آله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين خوش يسكانم كردوي چاك إيمان كردوي چاك
ئیمان و گفتاری پاک بەڕاستی ئینسان ئەکا بە ئینسانێکی تر. ئینسان ئەگەر حتا ژنی فیرعەون بێ خوای تەعالا ئەیکا بە هاوڕێی پێغەمبەران، ئەیکا بە هاوڕێی پیاوچاکان و ئافرەتە باشەکانی بەهەشت. ئەوە تا ئاسیای ژنی فیرعەون، ژنی ئەو زاڵم و ستەمکارە، ژنی ئەو خوانەناسە کە ئازاری پێغەمبەرانیەدا، ئازاری بەندەکانی خوای ئەدا و ئیدعای ئەوەی ئەکرد ئەیوت ئەنە ڕەبکم الئەعلا، ئەیوت من پەروەردەگارە گەورەکەی ئێوەم، ما علمت لكم من إله غيري، ئەیوت من جگە لە خۆم خوایەکی تر نابینم ئێوە بیپەرستن. ئەم تاغوتە خێزانەکەی بەهۆی ئیمانەوە بەهۆی عەمەلی صالحەوە ئەگا بە پلە بەرزەکان و ئەبێتە یەکێک لە ئافرەتە گەورەکانی بەهەشت. ئەوە تا لەسەر زمانی خۆی خوای تەعالا وەصفێکە لە قورئانە باسی ئەو ئیماندارانە ئەکا کە جێی شانازین وەکو نمونەیەک خوای تەعالا ئەیتێرێتەوە ئەفەرمێ وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون، ژنەکەی فیرعەون نمونەی ئیماندارانە. ئینسان بەکردەوەی چاک ئەگا بە ئەو پلە بەرزەیە با ژنی فیرعەونش بێ، با خزمی چێیش بێ، بەڵام بە هەمان شێوە ئەگەر ژنی پێغەمەریش بێ، خزمی پێغەمەرێک لە پێغەمەرەکانیش بێ، کوڕی پێغەمەریش بێ، سوودی نییە. چونکە لە ئاەتەکانی پێش ئەوە خوای تەعالا نمونەی وضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط، خوای تەعالا نمونەی دوو کافر دێنێتەوە، ژنەکەی نوح پێغەمەر و ژنەکەی لوط پێغەمەر. خوا پەنامان بدە. جا ئاسیای ژنی فیرعەون تەباحی ماڵەکانی بەهەشتی کردووە. إذ قالت رب ابني لي عندك بيتا في الجنة، خوایە تۆ ماڵێکم لە لای خۆت لە بەهەشتا بۆ دروستکە ونجني من فرعون وعمله، وڕزگارم کە لە دەستی فیرعەون و کردەوەکانی فیرعەون. چەند گرنگە بەڕێزانم، ئێمە بێ ئومێد نەبین کوڕی کێین برای کێین، ئەمە هیچ ناخواتەوە. بتە ببی بە ڕەفیقی پێغەمبەران، ببی بە ڕەفیقی پیاوچاکان و ڕاستگۆیان و شەهیدان و ئەتوانیت بەڵام بەکردەوەکانی خۆت ئەتوانی هەر لە ئێسەوە بڕیار بدەی یەکێک بی لەوان. یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی و وامان پێ بکەی ببین بە یەکێک لەوان یا ڕەب العالەمین.